This is NRT Daily News Analysis. سلاوتان لە بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانی. هەرێم بڕیاریدا سربەخۆ نەوتی خۆی بفرۆشرێت. دەپرسین ئایا بۆ لەمە دووە هەرێم لەو قەیرانە دەربازی دەبێت کە عێراق و هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە. ئیتر گرفتی موچەی فەرمانبەران کۆتایی پێدێت لە دوای فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەروەها دەشپرسین پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا بەکوێ دەگات. ئەمە دەبێتە تەوەری ئەم شەو بۆ تاوتوێکردن لەگەڵ میوانەکانم دکتۆر زایر مەجید مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها دکتۆر ئاراز دارتاش ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێن دکتۆر. هەروەها فەیسەڵ عەلی سەرۆکی منتەدای ئابووری کوردستان جەنابیشتان زۆر بەخێر بێن. بەڕێزانەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیج NRT پرسیارەکانتان یاخود هەر تێبینی و سەرنجێکتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت بۆ ئێمەی بنووسن تاوەکو لێرە من وەڵامتان بۆ وەربگرمەوانێ. دکتۆر زایر سەرەتا دێمە لای جەنابتان ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سربەخۆ ئیدی بە مانای کۆتاییاتنی قەیرانی دارایی دێت؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش. لە ڕاستیدا مەرج نییە ئەم بڕیارێکی کۆتایی بێ و گەڕانەوەی لێ نەبێ وەکو دەڵێن لەبەرەوەی وەکو دەزانین ئەم بابەتە پێشوەختە پێش ئەوەی وەکو یاسایەک دەربچێندرێت لە عێراقی ئیتیحادی مەبەستم لە یاسای بودجەی ساڵی 2015 پێش ئەوە ئیتفاقێک هەبوو لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان. ناوەڕۆکی ئەم ئیتیفاقە بە کورتکراوەیی لە چەند مادەیەکی ئەم یاسایە داڕێژرا. لەبەر ئەوەی لە مادەی 11 لە بڕگەی سێم لە مادەی 11 لەم یاسای بودجەی عێراقی مەبەستم دەقێکی تێدا هاتووە هەر کاتێک یەکێک لەلایەنەکان ئامادە نەبوو یان التزاماتی قانونی خۆی جێبەجێ نەکرد چ ئەوەی هەناردەکردنی نەوتە لەلایەن هەرێمی کوردستانەوە چ ئەوەی پێدانی بودجەیە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە ئەوە تەڕەفی تر دەتوانێت التزاماتی خۆی جێبەجێ نەکا. جا ئەوەی کە هەرێمی کوردستان کردوویەتی ئێستا بە تایبەتی لەم مانگەوە ئەوە جێبەجێکردنی بڕگەی سێمی مادەی 11 لە یاسای بودجەی ئیتیحادی. بەڵام خۆمان دەزانین ئەم یاسایە بۆ ماوەی 1 ساڵە کەواتە هەر ئەم چەند مانگەی کەماوە ئەم یاسایە و بەرکارە و جێبەجێ دەکرێت لە عێراق بەگشتی. بۆیە دەکرێت هەر لە ئێستاوە یا لە کاتێکی دواتر یان دوای تێپەڕبوونی ئەم چەند مانگە دووبارە ئیتفاقێکی تر بکرێتەوە. بەڵام ئایا ئەم بڕیارەی هەرێمی کوردستان دەبێتە هۆی نەمانی قەیرانی دارایی؟ بە بۆ چوونی من مەرج نییە ڕاستەوخۆ ئێمە نەتیجەکەی ببینین. لەوانەیە بە تێپەڕبوونی کات چەند مانگێک وەکو ئەوەی کە لە بەیاننامەکەی حکوومەت یا ئەوەی سامانە سروشتیەکان کە یا لەسەر زاری وەزیری سامانە سروشتیەکان کە نەقل کراوە کە بۆ مانگەکانی 9 ئەوانە لەوانەیە ئەم قەیرانە نەمینێ. بەڵام من تەسەور ناکەم لەبەرەوەی قەیرانەکان زۆرن کەڵەکە بوون پەیوەندی تەنها بە موچەوە نییە پەیوەندی با بودجەی گشتی هەرێمی کوردستانە. بۆیە ئەگەر ئەم بڕیارە بەردەوامیش بێ یا حکوومەتی هەرێم بەردەوامیش بێ لە فرۆشتنی نەوت بە سربەخۆیی ئەوە کاتێکی زیاتری دەوێت بۆ ئەوەی ئەم قەیرانە. باشە دکتۆر ئاماژەت بەوە کرد کە لە پای ملزەم نەبوونی حکوومەتی عێراقی هەرێم بڕیارێکی لەم جۆرە دەدات. بەڵام من دەمەوێت بزانم بڕیارەکەی حکوومەتی هەرێم بڕیارێکی دروستە یان بڕیارێکی ناچاریە؟ هەروەکو کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی حکوومەتەوە هەروەها لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە و وتەبێژی حکوومەت ئەوانە هەموو ئەم بابەتیان دووبارە کردوتەوە و جەختیان کردوتەوە لەسەرەوەی کە ئەگەر ئەوان ئەو بڕیارە بدەن بێگومان لە ناچاری ئەم بڕیارە دەدەن. چونکە تۆ لە بینی دوو بابەت دەبی یا ئەوە تا حکوومەتی ئیتیحادی وەکو خۆی التزاماتی خۆی جێبەجێ دەکا ئەوەی کە لە یاسای بودجەدا هاتووە یا ئەوەیە دەبی تۆ بڕیارێکی تر بدەی کە بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکەیت. چونکە وەکو حکوومەت کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حکوومەتەکانی دنیاش ئەوەیە کە بژێوی خەڵک دابین بکەن. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی ئیتیحادیەوە ئەم بودجەی بۆنێ ئەوە پێویستە لە ناچاریش بێ ئەم بڕیارە بدا ئەوەی کە ئێستا داویەتی. سپاس دەکەم دکتۆر دەگەڕێمەوە لات دکتۆر ئاراس. ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ بڕیارێکی دروستە؟ لە ڕاستیدا
کێشەکە توانین بڵێن تەنها کێشەشی ئابووری نییە کێشەیەکی سیاسیە تێبینیمان کردووە لە دەرئەنجامی ئەو کۆبوونەوانە کە لەگەڵ لایەنی بەغا ئەکرێت بەڕاستی هەموو کۆبوونەکان تا ڕادێ شکست دێنێ ئەمە لەلایەک لەلایەکە چ حکوومەتی عێراق چی هەرێم هەر یەکەم و بەڕێری خۆی بەدەسەوەیە کەوا پێشێلی بڕگەی سێ لە مادەی 11 کراوە لە یاسای بودجە بەڵام من لێرە لە ڕاستیدا تێبینیەکم هەیە بەڕای من مەسلەی دەرهێنانی نەوت و هەروەها ناردنە دەرەوەی مەفروض نییە تۆ تەحدیدیکەی بە ژمارەیەک لە ڕۆژێکە ئەوەنە بەرمیل چکە ئەوە دائیمەن کێشە تووشەکات چکە بە سابەتی ناتوانانی لە ڕۆژێکە ئەوەنە ئینتاجکەی و ئەوەنەش بنێریتە دەرەوە ئەمە ئەسلی کێشەکەی لە ڕاستیدا ئەگەر هاتوو لەو بوارەدا تۆزێک تا ڕادەیەک مرونەتێکی تیا وایە ئێمە بەڕاستی ناگەیشتینە ئەو کێشەیە بەڵام مولزەمبوون بە بەرهەمهێنان و ناردنە دەرەوەی 550,000 بەرمیل ئەوە ئەسلی کێشەکەیە بەڵام من وەکو بەڕێز ئەوەی میوانەکەمان لە هەولێرەوە باڵای دکتۆر زاهر بە حقت حکوومەتی هەرێم لەم قۆناغەدا هیچ شتێکی لەبەر دەما نەماوە لەوە زیاتر کە هەستێ بەو کارە ئەو کارەش لە ڕاستیە دوولایەنەیە لایەنی یەکەم زین کاردانەوەی حکوومەتی عێراق چیە بێ بەرامبەر ئەو هەڵوێستەی حکوومەتی هەرێم لەلایەکەش بزین ئەو لایەنانەی کەوا ئەو ئیلتیزامیان خسۆتە سەر شانیان بۆ کڕینی نەوتی هەرێم لە ڕێگەی مینایشی تورکیەوە تاکو چەند ئەوانیش ئیلتیزام بەو کارەی خۆیانەوە ئەگەر لایەنی یەکەم واز دەبێنین لایەنی دووەم یانی ئیلتیزامکردنی ئەو کۆمپانیا و ئەو لایەنانی کە بەڵێنی کڕینی نەوتەکەیان داوە تا چەند ئیدامی پێدرێت تا چەند درێژایە کێشێ من بەش حاڵی خۆم ئاگام لە شێوەی ڕێکەوتن نامەکە نییە بەڵام کارێکی گرنگە بەڕاستی ینی زۆر جار گومانێکی گرنگرا لەوەی کە حکوومەتی عراقی بۆ نمونە ڕەنگە ئەم کۆمپانیانە ئەم لایەنانە ئیخراب بکە بیان هێنێ بۆ ئەوەی نەوتی هەرێم نەکڕن بە جۆری تر ئەو مامەڵەیان لەگەڵ بکە بۆ فرۆشتنی نەوتەکەی خۆی وەکو حکوومەتی عراق بۆ چوون ئەگەرێکی واریدا بۆ چوونم بەڕای من حکوومەتی هەرێمیش تەجروبەیەکی باشی ئەزمونێکی باشیە لەو بوارە و باوەڕ ناکەم باسانی هەستابێ بەو کارە ئەگەر هاتوو چەندین لە ڕاوێشکاری نەکرد بێ لەگەڵ چەند لایەنێک کە هەستێ بەو کارە بەڵام تر کارێکە بە پێی هەستی چارت نییە چونکە تۆ دائیمەن لە کێشای لەگەڵ حکوومەتی مرکزی لە بەغا لەبەرەوەکو هەنگاوی حکوومەتی هەرێم ئەو هەنگاوی ناوە هەنگاوژێک و باسمان کرد هەنگاوێکی کورتخایەنە تەنها بۆ ساڵی 2015 دواتر لەوانەیە ئەو ڕێکۆتن نامانەی کە هەیە لەگەڵ عێراق جارێککە سەر لە نوێ عادەی نەزەری تاب بکرێتەوە بە شێوەیەکی کە ڕێبکەونەوە لەگەڵ هەرێم و بەغدا ڕێکەونەوە بەڵام وەکو وەرەقەیەکی فشارە لەسەر حکوومەتی بەغاوە بە ناچاریش حکوومەتی هەرێمە ساوە بۆ کارە و ئەبێ واژوێ لە ڕاستیدا بەڵام وەکو وتمان ئایا ئەو لایەنانەی کە هەڵەسن بە وەرگرتنی نەوتی هەرێم و ئەوە بۆ هەناردەکردن و دوای چوونەتی گەڕانەوەی پارەکەی بەڕاستیەوە میکانیزمە پێویستی بەوە هەیە کە میکانیزمێ بێت لایەنی یاسایەکەی پارێزرا بێت. سپاس دەکەم دکتۆر دواتر زۆر دەوەستین لەسەر مەسلەی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەت لە پای ئەم ڕێکەوتنە بەڵام دەچمە لای کاک فەیسەڵ. کاک فەیسەڵ دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی هەنگاوێکە دەبوو بیکە ینی چاری نەما ینی گەشتۆتە خۆی ئەست لە بنەڕەتە گەبگەڕێنەوە بۆم کێشەیەکی سیاسی پێشوی ئابووری بێ ئەمە نەبوونی متمانەی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا ئەمە وای کردووە هەندێک لەو بەتایبەتی یادیبێن لە زۆر شوێن وتومە ینی هەندێک لێدوانی قیادی کوردی بەڕاستی لە پێناو کەسبکردنی شەقام بۆ خۆی بەڵام نەزانین نەخوێندنەوەی ئەم لێدوان و تەسریحاتانە بۆ ناوخۆ کاریگەری دەرێکەکانی نەخوێندنەوەی کاریگەری دەرەکانی کامە لێدوان زین چۆنە ئەمە زۆر جار قسەمان زۆر لەسەرەوە کرد هەرێمی کوردستان جیا بێتەوە سەر بۆ خۆ قسە سەرماکەی ئەمە واد لێ ئەکا ینی تۆ قسەیەکی وا ئەکەی تۆ ئەم قسەیە لێدوانێکی وا هەڵەدەی ینی بەسەری خێتە بازار بۆ کەسبکردنی شەقام ینی بۆ لایەک و بۆ شوێنێک ئەمە کاریگەریەکانی دەرەوەی ناخوێنیتەوە ینی بۆ نمونە
تۆ قسەیەکی وا فرێدەی عێراق پێی خۆشە بە قسەیە یعنی ئەوەی ئێستا حکوومەتی هەرێم پێی گەشتووە بەشێکی هۆکارێکی کاردانەوەی ئەو لێدوانانە بووە. ئێمە لە سەرەتای لە ناوەڕاستی 2013 تووشی کێشەی ئەو ململانێت توندەمان بوو لەگەڵ عێراقا و بۆ هۆیەوە لە 2014 بموچەمان ببڕێ و بجەنێ نێرنەوە نەوێن تۆ بگەڕەوە سەرەتاکی لەوە دەست پێەکەینی کە تۆ لەناو گەرمەکێشەیەکی سیاسی گەورەبی خۆ تۆ چۆن خۆ پێت نایە بڵێ بە هەمان ئاراستە تەعامل لەگەڵاکە دێ بە وەرەقەیەکی تری بەدەستە ئەو ئەتوانێت بودجەکەت ببڕێ بە تایبەتی کە تۆ لە کاتێکە خۆت ئامادە نەکردو بۆ ئەوە ینی لەوە کاتێکە من ینی خۆش نییە تۆ لێدوانێک بدەی ینی تەسریحەکە دەی لە پێشە خۆت بۆ تەسریح ئامادە نەکرد بێ میکانیزمەکانی بەرەنگاربوونەوەی دەرەنجامەکانی تەسریحەکەت بە میکانیزمەکانی خۆڕاگرتن بەرامبەر بەوەی کە بۆ گوشارانەی کەسبەیە خێتە سەرت هەموو تاکیکی کورد دەزانێت هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ناوچەکە لەگەڵەوە نییە کورد سەر بەخۆ بێ کیانێکی سەر خۆیە بێ لەبەر ئەوە تۆش خۆت لە بنەڕەتە حکوومەت وەکو حکوومەت هیچ خوتواتێکی ینی هەنگاوەکانی بەباشی نەناوە بۆ ئەوەی کە تۆ لە ڕووی ئابووریەوە تۆ بتوانانی بەرگەی 5 مانگ 6 مانگ بگریت ینی چی وەزیری پێشووی دارایی ئەوت بەشی مانگێک ناگرین کە بەشی مانگێک ناگری لانی کەم دەبەوە بە جۆرێک مامەڵە بکەی مامەڵەیەکی نەرمونیان بکەی بۆ ئاراستەی کە تۆ بتوانانی لەسەر پێی خۆت ڕاوەستی سبەی هەر بڕیارێکتدا تۆ لە ڕووی ئابووریەوە زۆر کراوە نەبی بەردووی دەرەوە ینی زۆر ئەوەی بە عەرەبیەکەی ڕەنگە جوانتر بێت منکەشف نەبی لە دەرەوە یعنی تۆ لانی کەم بەرگەی 6 مانگ بگری ئەگەر گەمارویەک لەسەر عێراق و لە ئێران و لە تورکیاش لەسەر بێ بەرگەی 6 مانگ بگری ئەوختە تۆ توانی لەسەر پێی خۆت ڕاوەستی ئەوختە ینی ئەچتە ناو معادلەیەکی ترەوە هاوکێشەکە دەگۆڕێ لا هاوکێشەیەکی ناخۆی ئەمە سەرچاوی ئیشەکە لەمەوە بێ ئێستا یعنی مە گەشتنەوەتە حاڵەتێک ناچارین دەبێنەوە بفرۆشین هەڵ ناچارین بفرۆشین بەڵام ئەم ناچارەیە زۆر جار کە تۆ ناچار بووی من ینی بە تەحەفوزەوە قسەکەی دکتۆر وەرەگرم ئەڵێ دراسەیەکی زۆر کراوە ئەمانە چونکە تۆ عاتەن لە زۆر جارە ناچاری ئینسان شوێنێک هەوڵبا ئیشێ بکە و پێم وانییە زۆر احتیمادی لەسەر دراسات و مقەوماتی و علاقاتەکانی باش خوێند بێتەوە بێت ئەمەنگا بنێ چکە پێشتیش نەوتمان فرۆشتووە پێشتیش نەوتمان فرۆشتووە بەڵام زۆر جارمان لەوە بیانی لە بەرپرسانی باڵای حکوومەت و بە تایبەت لە بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان بەوەی ئێستا ئەو کاتە زۆر جیاوازە ئەمە قسەیەوانە زانم هیوادارم جیاواز بێت هیوادارم وانە ئیجازەمەدەی هەڵم هیوادارم وابێ هیوادارم ئەم جارە حکوومەتی آخر بۆچی هیواداری تۆ سەرۆکی منتەدای ئابووریت ینی حتمەن ئەزانی بە چ منتەقێک کە دەڵێ هیوادارم وابێ پێت وایە وانە کاک کارزان سەرۆکی منتەدای ئابووریم ڕاستە بەڵام خۆ قسەکە لەوەیە چلیکێکمان لەگەڵ حکوومەتەیە یعنی حکوومەت پرسی بەکێ کردووە بە ئێوەی نەکردەوە بەکی کردووە ینی گرفتەکە ئەوەیە ینی مەسەلەن ئەگەر بێتە منتەدا قسە لەسەر منتەدا بکرێن نزیکی 150 بۆ 200 پرۆفیسۆر دکتۆرە ماجستێر ئەندامەکانێت هەمووی ئابووری ناسن خۆ دەبوو مەسەلەن یەکێک لەوالانی کەم لەناو ئەو گروپەی ئەمەی بەحسوولێکۆڵینەوەشتانەیە حتمەن هەمانە لە زۆر سیمینارمان کردووە لەسەر هەموو پرسانە راپۆرتمان داوە قسەشمان کردووە بە ڕسمی نردوشمانە بۆ حکوومەت لەسەر ئەمانە بەڵام کە تۆ دێتە دی ئەوە کە من بۆ یەڵم هیوادارم حکوومەت ینی لەمە سەرکەوتوو بێ یعنی بێن زۆر جار لە دانیشتنی داخراویشە لەگەڵ هەندێک خنا قسە کراوە زۆر بەڕوونی ئەمە وتووە ینی تەمەناکەم ینی لەسەر بنەمای دراسەیە کرابێت تۆژینەوەی کرابێت هەموو لایەنەکانی وەرگیرا بێت هەموو ئەگەرەکان خوێنرابێتەوە تایە ئێمە بتوانین نەوتەکە بفرۆشین و دەرەنجامێکی باش لانی کەم لە 2-3 مانگی ترە دەرەنجامێکی باش بۆم خەڵکا بێت چیتر خەڵک لەو ناومێدی کەسەتی یاتر ڕزگاری بێت و بکەوتە سەر پێی خۆی ژیانێکی ئاسایی و سروشتی خۆی بابڕێەوە باشە کۆمیانە گەرێکی واریدە لە دەرەنجامی ئەو بەحسوو لێ کۆڵینەوەی کە لانی کەم لەلایەن منتەداکەی ئێوە کراوە ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خۆشگوزەرانی لێ دەکەوێتەوانێ ئیدی بۆ لەمە دووە قەیرانی دارایی ئەگەر کۆتاییشی نەیەکەم دەبێتەوە گرفتی موچەی فەرمانبەران نامێنێ ینی خۆشگوزەرانی دەگەڕێتەوە بۆ خەڵک ئەگەر اعتمادکەینە سەر لێدوانەکان بۆ ئاراستەیەمانە بن بەڵام پرسیارێکەکەم ڕێگە جوابەکەی خۆشم نەیزانم ئەویش ئەوەیە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لەلایەن سەرکردایەتی کوردەوە چەند لێدوانی وا دراوە پێشتر کە ئێمە ڕزگاربانە بێ لەم قەیرانە کە ڕزگاربانە بێ لەم قەیرانە ئەم ڕەنگاوانین لەبەر ئەوە زۆر جاوا کراوە خۆ تۆ ئێمە قسە لەسەر ئەندیکەیتەرەکانی بەردەستمانەکەن ئەندیکەیتەرەکانی بەردەستمان ئەو میکانیزمانەی کە گیرێتە بەر لە هەرێمی کوردستانە لەسەر ئەساسیەوە تەعاملەکەین یعنی بە خوا تەعاملیش دەبینم من وا نەیبینم یعنی لێدوان تەمەناکەم لێدوانەکان تا ئێستا هەموو لێدوانی لە هەرێمی کوردستان داوە
هەموو سەرکەوتوو باە و شوێنی خۆی بگرت باە و ئێستا حتمما لێرە دانیشت باسی قەزەیەکی ترمانێت باسی وەمان ناکرد کە ئێمە ئایا لەمە نەوتە بفرۆشین هەنگاوێکی باش ڕۆین پێشیان ناڕۆین. باشە سپاس دەکەم کاک فەیساڵ دەچمەوە لای دکتۆر زاهیر ئەگەر هیچ گرفتێکمان نەبێ ئەوڕێیان دکتۆر دکتۆر لە قسەکانی هەرسێکتانەوە تێگەیشتم لەگەڵەوەی سەرنجەکانی کاک فەیساڵ کەمێک جیاواز بوو ینی لەسەر هەندێک بابەت وەستا کە زیاتر لەسەر هۆکارەکانی دروستبوونیەوەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێیگەشتەوە بەڵام هەرسێکتان باستان لەوە کرد کە ئەمە جۆرێک لە کارتی فشارە بەرامبەر بە حکوومەتی عراقی بەڵام دیسانەوە هەر لە قسەکانی ئەوە تێگەیشتم کە حکوومەتی هەرێم بە ناچاری بڕیارێکی لەم جۆرە دەدات وەختێک حکوومەتی عراق هەرێمی ناچار کردبێ بۆ ئەوی بڕیارێکی لەم جۆرە بدانەوتی خۆی بفرۆشێ ئیدی ئەمە بۆچی کارتی فشارە بەسەر حکوومەتی عراقەوە بە بۆچوونی من بەڵێ ئەوەی کە حکوومەتی هەرێم کردوویەتی کەوتمان لە ناچاریەوە ئەم بڕیارەی داوە لەبەر ئەوەیە کە ئەگەر ئەو ئیتفاقیەی کە کراوە یاخود بە ئوسلوبێکی تر ئەو مادانەی کە تێیدا هاتووە لە ڕاستیدا بەبێ کێشە لە قازانجی هەرێمی کوردستاندا یعنی هەم کێشەی لە بۆ کوردستان نە لە ڕووی لە زۆر ئەو داهاتەی کە دەست یعنی ئەوەی کە وەکو لە یاساکەدا هاتووە مەبەستم زیاتر لەوەی ئەنەیە لە هەتا چەند مانگی هاتوش کە بەسەر بەخۆ نەفت بفرۆشی لەبەر ئەوە بەڕاستی ئەگە کاتێک کە دەڵێن بە ناچاریە ئەسڵەکەی دەگەڕێت من تەئیدی زۆرێک لە قسەکانی بەڕێزان دەکەم کە فەرمیان کێشەکان لە ئەسڵدا کێشەی سیاسین لە ڕاستیدا لە عێراق ئێمە دەستورمان هەیە بەڵام خوێندنەوەی سیاسی بۆ مادە و بڕگەکانی دەستور دەکرێت یاسای بودجەمان هەیە بەڵام لە جێبەجێکردندا تەفسیری سیاسی بۆ بڕگە و مادەکانی دەکرێت قەزامان هەیە محکمەی ئیتحادیمان هەیە هەموو ئەمانە یعنی تا ئێستا ئەوە چەند ساڵە ئەو کێشە لە نێوان حکومت بەپێی مادە و بڕگەکانی دەستوری هەر کاتێک کێشە حکوومەتی ئیتحادی و حکوومەتی هەرێم و یان حکووماتەکانی هەرێم ئەو کێشانە بەڵێ ببوورە دکتۆر دەنگی تۆ باش ناگات ئێمە هیوادارم هاوکارانم چارەسەری ئەو گرفتە بکەن سوپاس دەکەم و دواتر دەگەڕێمە وڵات دکتۆر ئاراس دێمەوە لای جەنابتان ینی هەمان پرسیار بۆ تۆش من لە سەرنجەکانی هەرسێکتانەوە تێگەیشتم کامە بە جۆرێک لە جۆرەکان دەبێتە کارتێکی فشار بەسەر حکوومەتی عراقیەوە بەڵام هەر بۆ خۆشتان وەڵامی ئەوەتان دامەوانێ کە ئەمەی حکوومەتی هەرێمیکا ناچاریە بۆچی ئەمە بێتە کارتێکی فشار بەسەر حکوومەتی عراقەوە لە کاتێکە عێراق هەرێمی ناچار کردووە کە بڕیارێکی لەم جۆرە بدا من لە ڕاستیدا بۆچوونێکمەیە ینی حکوومەتی هەرێم بۆ شێوەیە نییە کەوا زۆر جار باز دەکرێ و ئاگای لە هیچ نییە و ئەزمموی نییە حکوومەتی توانی بێتی هەرێمی کوردستان بخاتە ناو خەریتەی نەوتی جیهانیەوە بەقەدەر ئەوە ئەتوانێ ئەو ڕێگانە بگرێتە بەر کە چۆن ئەو نۆتەی ئاراستەکە بۆ بردنە دەرەوە ئەمە لەلایەک لەلایەکە لە ڕاستیدا من حکوومەتی هەرێمی کوردستان کارەکەی کارێکی ئەزممویە تەجریبیە ڕۆژانەیە هەر ڕۆژە و گرفتێتە پێشێتەوە مەجبوری بەرامبەر ئەو گرفتە هەنگاو بنێ یان بڕیار بدەیت چکە وەزعێکی مستەقڕمان نییە تا دراسات بکەیت و لە دەرئەنجامی ئەو دراساتانە وەرگری بە نەزەری ئەتیبار بەڕای من کە حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بۆ کارە متاکدم لەوەی کە لەگەڵ چەند لایەنێکی دەرەشیا قسەی کردووە و ئەزانێت کە ئەو کارە ئەتوانێت ببا بەڕێوە و ئەتوانێت کە ئەو نەوتە هەناردە بکە و قەنەعەتی شتەوەمەیە بەوە ئەجنا حکوومەتی هەرێم هەڵناسێ بەو کارە ئاگاش لێ بیانی ئێمە خۆ بابە سەراحەت قسە بکەین ئیستا لەوانەیە بمانوێت لەگەڵ بەغدا بین بە پێی زروفی یاسایی و سیاسی نێودوڵەتی ئیستا لەوانەیە تۆ هەندێک هەنگاوەیە ببینەی بۆ پاشە ڕۆژ ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بتوێ جیابی تۆ بەڕاستی خۆ باشە بەڵام کاک فەیسەڵ ئاماژەی بۆ کرد کە ئەسڵی گرفتەکە بەشی چێگەڕێتەوە بۆ ئەو لێدوانانە ئەم جۆرە لە قسەکردنی سەرکردایەتی سیاسی کورد کە ئێستا ئێمە وەکو هەرێم گەیاندۆ بەم ڕۆژە
والله لێدوانانە طبعا یەکێک کە بەرپرسە لە هەرێمی کوردستان ئازادە خۆی چۆن لێدوانەدا و خەڵکیش ئازادە چۆن تەفسیری ئەگەر ینی بە سەرنجدان لە قسەکەی کاک فەیسەڵ ئەگەر ئەم بابەتە وای کرد کە گرفت بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکەی دروست بکە چۆن ئازادە لەوەی زۆر بتوانێت بۆچوونی من پێچەوانەی بۆچوونی خەڵکە یان زۆرینەی خەڵکە بەڕای من ئەو لێدوانانەش نەبوایە حکوومەتی عێراق هەر ئەو نیەت پاچی نییە بەرامبەر حکوومەتی هەرێم و هەڵەسا بۆ کارە بە شێوەیەک لە شێوەکان خۆ برینی موچە و برینی موازنە ڕاستە ئەوە چەند مانگێکە بەڵام پێشتری هەرنیازیان هەبووە کە ئەو کارە هەستن بەو کارە بێ ئەو لێدوانش یعنی من لە دەرئەنجامی و ئەزمونەی کامە لە دەرئەنجامی کۆبوونەوەکان کە زۆر جارێ لەگەڵ هەندێک ئەندام پەرلەمانی بەغامان دیوە هەندێک جار بەرپرسانی بەغامان دیوە بە شێوەیەک لە شێوەیەکان یعنی ئەو نیەتە هەبووە کاستن بەو کارە و ئەو نیەتە هەبووە کە سیاسەتی هەرێمی کوردستان بە هەموو بوارەکانەوە جارێکە بخەرەوە ژێردەسی خوانجگەن تا ئێستا و ئەقڵێتی کە لە بەغایە تەقبولی ئەوە ناکە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بڵین مستەقیلانە کارکات بۆ چوونێکە لە کاک فەیسەڵ گومانی زۆری نیشاندا لەوەی کە ئاخۆ داهاتووی ئەم بڕیارە چی لێ دەکەوێتەوە بە تایبەت لە سەرگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان دەمەوێت سەرنجی تۆ بزانم بە تاکید من پێم وتی پێشتر وەڵام بدایتەوە ئێمە ئەم کارە کراوە دوولایەنەیە بزانین کاردانەوەی حکوومەتی بەغا چییە ئایا لە بواری یاسای نێودەوڵەتیە چۆن کارەکە یا چۆن هەڵەسێ بە هەنگاوەکانی چۆن نەتوانێت بەرەنگاری و کارە بێتەوە کە حکوومەتی هەرێم کردوێتی و بەرامبەرەوە ئەو لایەنانەی کە هەڵەسن بە وەرگرتنی نەوتی هەرێمەوەی بنە دەرەوە کاردانەوەی ئەوان چۆنە بێ بەرامبەر ئەو بۆچوونانەی یان بەرامبەر ئەو بڕیارانەی کە حکوومەتی بەغدایەدا لە ڕاستیە ئێمە ینی لە قۆناغەکان هەبێت چاوەڕێ بکەین چاوەڕێ بکەین بزین ئەو دوولایەنە چۆن کارەکەن و کاردانەوەیان چیە بێت من دیسا ناتوانم هیچ یعنی لەو بوارەوە هیچ بڕیارێک بدەم یان هیچ بۆچوونێک بێ ئەبێ چاوەڕێ بکەین بزانین ئەوە چەند ڕۆژەکەنەوە دەڕاتە دەرێ و تا ئێستا هیچ کاردانەوەیەک نییە لەلایەن حکوومەتی بەغاوە تا ئەم لەحزەیەوەی من ئاگام لێبێ و ئەو لایەنە چاوەڕێکرێ هەیبێت هەموو شتێک چاوەڕێەکرێ بەڵێ هیچ شتێکی سابت نییە بەڵام چۆنە بێ کێ بێ بە چ ڕێڕێوەگە بێ ئەویان نازانم باشە سوپاس دەکەم کاک فەیسەڵ لە شوێنەکە کاک دکتۆرە ڕاز ئاماژەی بەوە کردیانی خۆ ڕەنگە ئەگەر لێدوانی لەو جۆرەش نەدرایە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردیەوە ئەمە بڕیاری قەتعی حکوومەتی عێراق بۆ کە لە دەرفەتێکە لە زروفێکە پارە و بودجێ هەرێم ببڕێ وادنەوە دکتۆر خۆی کاکزان زانی بۆی نەبینە مدافع لەوەی وا دەرکەوە مەسەن دیفاع لە عێراقەکەم یعنی عێراقم پێ باشترەوەی کوردستان این بۆی پێشەکی شتێک بڵێم باشە یعنی ئەوەی کە لە ناو سیاسەتی نەوتی عێراقیشەکە ئەوەی لە کاوالیسی سیاسی نەوتی عێراقیشەکە هەمووی پەروەردەی دەستی باسە هەمووی لەگەڵ هەیبەتی مرکزیەتن هەمووی لەگەڵ ئەوان لە عێراق ئێستا بەو قانونانە مقترحاتی قانونی یاسای سندوقی یاسای نەوت لە عێراقەکە حاضر کراوە ئامادە کراوە چەندین وەرەقە هەیە این چەندین پرۆژە هەیە هەمووی پێ لەسەرەوە داگرێت لە عێراق کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراق بێت تاکە کەس بێ کلیلی نەوتی هەموو عێراق لە بەردەستیەوە بێ ئەمە وازحە ئەمە بودێتەوە دیوی دوام کە دیوێکە ڕەنگە پرسیاری زۆری خەڵکیش بێ هەرێمی کوردستان لەم سێ چوار ڕۆژە نەوتی نەفرۆشتووە یعنی هەمومانە بینی ڕەنگە هەر لە تەلەڤیزیۆنەکەی خۆتان هەزار جان ئەو تانکەرەنەوتانی ژان دراوێت کە نەوتە ڕوا بۆ ئێران و بۆ تورکیا بۆم شوێنێکە ڕوا یعنی عێراقیش ئەیبینێ عێراقیش ئەیبینێت یعنی عێراق گوشارەت لەسەرەکە لە زەحمەت نەبێدا ئەوەی ئێستا قسەی لێکرێ ینی بە دامەزراوەی بوون و ئیجازەم سیستم ینی پێشترەوەی قسە لەسەرەوە بووە کە ئەمە بە قاچاغە برێ خۆ دەما ئیجازەمەدەی قاچاق ئەیبا خۆ من نایبم بە قاچاق خۆ لەژێر سای حکومەتێک ئاڕوە خۆ لەژێر سای فەیسەڵا ناڕوە لەژێر سایی کەسێک قاچاق ئەوەیە لە دەرەوەی سەیتەرەکانە بە بەناو شاخێکە بیکەیت علاگەیە کۆ بیبی بە تەنکەرێک بینێک بیبی بەڵام کە تۆ ڕیزە ئەیگری هەموو کەس ئەیبینێ تۆ لە تەلەڤیزیۆن خۆ چەند جا پیشاندراوە لەبەرەوە ئەمە قاچاق نییە تۆمە ئیشێکە دەوڵەتێکە حکوومەتێکیکە خۆ تاکێک نایکە یعنی قاچاق کاتێکە بێ بە قاچاق کە کەسێک لابەلای لە دەرەوەی سەیتەرەکان و پشت سەیتەرەکانە بڕوە قاچاقە بەڵام کە تۆ بە سەیتەرێکی ڕسمیە بە مەرجێکەکەیتە و دیوە قاچاق نییە ئەمە مؤسسەیەک دیار بوو هەر بۆ پێشووتر گرفتان بۆی مەسەریشەکە نەبووە بۆی ئەسڵیشەکەت بۆ باسکە کە تۆ بەم لێشاوە ئەڕوانەوت کەس نازانێت داهاتەکی لە کوێیە طبیعی نییە محافظی بەسرا
گوشار بخاتە سەر حکوومەتی عێراقی بڵێ زەحمەت نەبێ لە بەسرا ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل نەوت ئەڕوا بۆ هی هەرێمی کوردستان ئەو نەوتە بە ئەڕوا بەو تانکەرانە ئەڕوا بە شێوەیەکی تر ئەڕوا بۆ پارەکەی نایەتەوە ناو خەزینەی عێراقی لە کاتێک کە ئێمە مانگان لە ساڵانە 14 تریلیۆن دینار 13 12 8 بە پێ وتەینەی بودجە کاتۆ وەرگێ کە دێتە بۆ هەرێمی کوردستان بۆ بینێنێ لە کاتێکە ئەو نەوتەکە بۆ تەریقی فرۆشە نایەتەوە خەزینەی عێراقی یعنی ناکرێ من لە ماڵێکە من کوڕی تۆ بم خۆم کاسبیەکەم پارەکەی خۆم بۆ خۆم دا هەموو مانگێکردن بە زەحمەت پارەم بەرێ تۆش نامدەیتێ یعنی بە منتەقا وردی کێنەوە بۆ شێوەیە لەبەر ئەوە تۆ یعنی ئەمە وای کردووە ینی بێمتمانەیەکی گەورەی دروست کردووە لە نێوان عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە یعنی جگە لەوەی کە ئەوەی دکتۆر وتی نیازە سیاسیەکانیش لێگەڕێ لەولاوەکە هەیە ئەین چۆنە تۆ تەحملە تۆ خۆت ئێمە وەرەقە دێن بەدەستی عێراق بۆ ئەوەی زەختمان لێ بکە خۆمان کارتێ دێنێ کارتی بۆ خەینە ڕوو لە جیاتی ئەمەی کردمان ئێنێ و پارە زۆرە هات ئێمە گەممان توانێت کارتی کشتتوکڵمان بەێز کردایە پیشەزازیمان بەرەو پێش ببردایە بنەما ئابوووریەکانی ئەوەی کە پێوتە سەر بە خۆبوونی ئەمە احتیمالکردنە سەر خۆمانمان بەێز بکردای لەو ماوە ساڵانەی ڕابردووە نەوت ئەوەندە نەبوو بە فاکتەرەی کە ئێستا هەموو هێلکەکان هەرێمی کوردستان خراوەتە ناو ئەو بۆرێنەوتەوە کە ئەواتە دەرەوە یعنی ئەمە ئیشکالەکەی بەڵێ کاک فەیسەڵ سوپاسانەکەم وچانێکی کوردوە دەگرین دواتر بەردەوام بین بە ڕێزا بەردەوام بین لە گفتوگۆکەمان بەڵام پاش وچانێک دووبارە سڵاوتانە بە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان دکتۆر زاهیر دێمە لای جەنابتان ئەگەر دەنگت بە باشی بگاتە ئێمە حتمەن پرسیارم کرد لە هەردوو لە بەڕێزان لێرە بەوەی کە بۆ خۆتان ینی وەڵامی ئەوەتان دامەوانێت کە مەسلەی فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جۆرێکە لە فشار دروستکردنی فشار لەسەر حکوومەتی عێراقی بەڵام بۆ خۆتان وتان کە هەرێم ناچار کراوە بەوەی کە بڕیارێکی لەم جۆرە بدات ئەمە بۆچی ئەبێتە کارتی فشار بەسەر حکوومەتی عێراقیەوە چ کاریگەریەکی لەسەردانێ ئەگەر هەرێم ناچار کرابێ من پێشتریژەم پرسیارم لە تۆ کرد بەڵام بە حکمیەوەی دەنگت باش نەگەیشت وەڵامەکەت باش نەگەیشتە ئێمە و بینەرانیش بەڵێ لە ڕاستیدا وەکو کارتی فشار لەبەر ئەوەیە کە وەکو پێشترێش ئاماژەم بۆ کرد بەڵام دیارە دەنگم نەگەیشتووە من باسی ئەوەم کرد کە لەبەر ئەوەی ئێمە لە عێراق لە ڕاستیدا نە دەستورمان وەکو خۆی جێبەجێ دەکرێ نە یاساکان وەکو خۆی جێبەجێ دەکرێ نە دەسەڵاتی دادوەری ئەو ڕۆڵەی کە پێویستە بیبینی وەکو خۆی پێ هەڵدەستێ ئەگەر کێشەیەک هەبێ لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ئێمە مادە و بڕگەی دەستوریمان هەیە لە دەستوری عێراقیدا هاتووە کە پێویستە محکمەی ئیتیحادی ئەم کێشانە چارەسەر بکە بەڵام ئەوە چەند ساڵێکە ئەم کێشانە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمدا هەیە کەسیان پەنا نابە بۆ بەردەمی ئەم دادگایە لەبەر ئەوەی بابەتە سیاسیەکان زۆر بە واضحی ڕوونە کە باڵیان کێشاوە بەسەر هەموو بڕگە و مادەکانی دەستور و چۆنیەتی تەفسیرکردنی بەسەر یاساکان چۆنیەتی تەفسیرکردنی ئەگەر ناچارکردن نەبێ باشە بۆ دەبێ یاسایەک کە لە پەرلەمانی ئیتیحادی دەرچووە کە کورد و شیعە و سوننە و هەموو پێکهاتەکانی عێراق دەنجیان بۆ داوە پەسەند کراوە لە وەقایعی عێراقی نەشر کراوە باشە بۆ دەبێ لە حکوومەتی ئیتیحادی بێ تەفسیرێکی تایبەت بۆ بڕگەکانی ئەم یاسایە بکە لە چۆنیەتی پێدانی مافە داراییەکانی هەرێمی کوردستان خەلەلی نەبووە نەخێر وا باسی ئەوەت بۆ دەکەم من ناڵێم کەم تەرخەمیەکان تەنها لە حکوومەتی ئیتیحادیەوە بووە بە تایبەتی لە مانگەکانی یەکەم مانجی 1 و 2 3 و ئەوانە وەکو ڕێژەکان بڵاو کراونەتەوە ئەوانەی کە حکوومەتی هەرێم ڕادستی سۆمۆی کردووە لە ڕێژەی فرۆشتنی نەوت مەبەسمە بەڵام خۆ لە مانجی 4 و 5 و ئەوانە زۆر بە واضحی حکوومەتی ئیتیحادیش لەسەر زمانی وەزیری نەوتی ئیتیحادی زۆر بە واضحی وتیان کە ڕێژەی پێویست هەنار دەکراوە پاشان تەفسیرێک تریش بۆ مادەکان دەکرێت کە باس لەوە دەکرێت 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە
لەلایەن حکوومەتی ئیتحادیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە ڕادەست بکرێ ئەو 300 تر پێویستە لە هی کەرکووک بێ بەڵام حکوومەتی ئیتحادی هەموو 550,000 بەرمیلەکە هەر لەسەر حکوومەتی هەرێم حساب دەکا یان ئەوەی کە یەکێک لە بەڕێزان فەرمووی ئەوەی کە من گوێبیستی بووم نازانم وەک خۆی گوێبیستی بوومەیان نا باس لەوە کراکە ڕۆژانە نابێ ئەم ڕێژانە دیاری بکرێت بڵێ ئەمەش ئەم تێبینێ لە شوێنی خۆیەتی فعلەن ئەم بابەتانە ئەگەر نیەت پاچی هەبی لە هەردوولاوە ناکرێ ئەم بابەتانە لە یاسا تۆ بە ڕێژە بێی عەدەدی بەرمیل نەوتەکان دیار بکەی لایەنێک پەیوەست بکەی بەوەی کە ڕۆژانە ئەم ڕێژە بەرمیل نەوتە هەناردە بکە لە ڕاستیدا تێبینی زۆر لەسەر ئەم یاسایە هەیە بەڵام من مەبەستم ئەوەیە کە حکوومەتی هەرێم ناچار کراوە دەگەڕێتەوە بۆ بابەتە سیاسیەکە کە خوێندنەوەی سیاسی بۆ ئەم بابەتە بکرێت لەبەرەوەی حکوومەتی ئیتحادی ئێستا کە حکوومەتی عەبادیە ئێمە دەبی ئەوە لەبیر نەکەین کە مالیکی وەکو خۆی لە ڕەسەد ڕاوەستا وەکو دەڵێن خۆی و ئەوانەی کە پشگیری ئەویان دەکرد بۆ ئەوەی دووبارە سەرۆکایەتی حکوومەتی ئیتحادی وەربگرێتەوە ئەوانە لە ڕەسەد ڕاوەستاون بە بەڵگەی ئەوەی کە بەڵگەی ئەوەی کە ئەمڕۆ نوێترین لێدوانی مالیکی ئەوەیە کە دەڵێ ئەم ئیتیفاقی لە نێوان حکوومەتی ئیتحادی و حکوومەتی هەرێم کراوە حکوومەتی ئیتحادی هەڵەبوو لە ئەنجامدانی ئەم ئیتیفاقیەیە کەواتە پێویستە ئەم بابەتانە هەموو لە بەرچاو بگیرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش مافەدارەیەکانی خۆی دەوێ ناکرێت تەنازول بۆ ئەوە بکە تەنازول بۆ حکوومەتی ئیتحادی بکە لەسەر ئەو کێشانەی کە ئەوان لە هەمووتان هاوڕان لەسەرەوەی ئەمە بەشێکی ئەم کێشەیەکی سیاسیە یعنی ئەگەر ورتری بکەینەوانە ئێمە بۆچی گەشتی نامڕۆژە لەگەڵ حکوومەتی عراقیدا وەکو دکتۆر ئاراس دەڵێ ئەمە هەر نیەتی حکوومەتی عراقی بۆ بەوەی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بودجەکەمان موچەکەمان لەلایەن حکوومەتی عراقیەوە ببردرێت یان بۆ خۆشمان سەبەب بووین وەکو کاک فەیسەڵ دەڵێ ینی هەندێک لە لێدوانی سەرکردایەتی سیاسی کوردوای کردووە یاخود وەکو بەشێک لە هۆکاری ئەوە نیشانیدا کە ئێمە گەیشتوین بەم ڕۆژە سەرنجی تۆ چییە؟ بەڵێ من دەڵێم لە ڕاستیدا هەردوو لە حکوومەتی ئیتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان قادە و سیاسەتوانانی هەردوو لە زۆر چاک ئەمە دەزانن کە عێراق ئیتر ئەو عێراقە نەما ئەوەی کە پێشووتر هەبوو نە حکوومەتی بەڵێ دکتۆر بەڵێ داوای لێبوردنی زۆرم لە دکتۆر و لە بینەرانیش دیارە گرفتێکەیە لە نێوان هەولێر بۆ سلێمانی لە هێڵی ئینتەرنێت و گواستنەوەی ئەمەدا بەرحاڵ دکتۆر ئاراس لە شوێنێکدا دکتۆر زاهیر سەرنجێکی هەبوو لەسەر ئەو قسەی تۆ لەبەی کە نابێ بڕی ڕۆژانە بەڵێ من یعنی ئەوە لایەنە کە بەڕاستیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئیلتیزام نەکردا بۆ بڕگەیەوە چکە مەسلەی بەرەمهێنان و ناردنە دەرەوە شتێک نییە بە سابتی بێت ئەو بەڕای من ئەبوایە بە شێوەیەکی تەقدیری دانرایە مەسەلا لە مانگێکە ئەوەنە لە هەفتەیەکە ئەوەنە لە دوو مانگە ئەوەنە باشتر بوو ئەوە بە حقەتێکێکە لەون بەڕێرانی کە بەدەست حکوومەتی بەغاوەیە کە زۆر جار ینی ئاراستەی وەفدی حکوومەتی هەرێمی کردووە ئەبوای ئەوە نەکرا کاتی خۆشی گفتوگویەکی زۆر لەسەر ئەو بابەتە دروست بووە حکوومەتی عراق بوو کە ڕازی نەدەبوو بەوەی کە ئەم خاڵە لا ببرێیان بەو جۆرە نەبێت کە ئەوان ویستیان وەڵام ممکنە مرونەتی لایەنی کوردی شەبوو بێ هەر بۆی لەو کێشەیە نەجاتی بێ ینی هەستا بێت ینی اعترافی بە و یا خۆت هات ڕازی بوو بێت لەسەر ئەو خاڵە بۆی ڕازی نەبوونە بۆ بەرچاوڕوونی بینەرانیش تۆزە زیاتر ئەوە ڕۆڵکەینەوەوانی ینی گرفت لەوەیە چییە ئەگەر دیاری بکەن بڵێن ڕۆژانە ئەوە مەسەلەن لە ڕووی فەنیەوە تۆ ناتوانانی بڵێ هەموو ڕۆژێک من لە چەلگەنەوتەکان ئەتوانم 300,000 بەرمیل دەربێنم چونکە لە ڕووی فەنیەوە نابێت ئەگەری عەتەڵت هەیە ئەگەری کێشەی ڕاوەستانی خەتەکانت هەیە ئەوە یەکێکە لە کێشەکان بەرحاڵ ئێمە یعنی ئەوەش نەبوایە وەکو باسی کرد لە نیەتی حکوومەتی بەغدایە کە دائیمەن کێشە ئاڕاستەی تۆ بکات بەو شێوەی کە ئەوێت باشە ئەگەر ڕێم پێبەی مەسەلا زۆر بە کوردی ملاحەزەم کردو ینی ئیسا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتێکی بنکە فراوانە هەموو لایەنی معارەزەی تایە پێویستە و کە هەڵەسێ بە کارێک بە ناچاریش بەڕای من پێویستی بە دامێکی جەماهیری هەیە پێویست بەوە ناکات چکە ئەگەر جاران
حکوومەتێکی دوولایەنە بواە حکوومەتێکی بنکەفراوانە و هەموو لایەنەکانی دامی جەماوەری مەبەست بە تاکید مەبەسم ئەوەیە یعنی مەسەلا ئەو جەماوەرەی کە هەیە ئەو جەماوەرەیە کە دەنجیاوە بۆ حکوومەتە بنکەفراوانە بەڕاستی با لیان گربزای نوێنەرەکانیان لە پەرلەمان چیەکە نوێنەرەکانیان لە ناو حکوومەتە چیەکەن یعنی بە چاوێکی بڵێن گوماناییەوە نەڕوانینە حکوومەت چکە ئەو حکوومەتی ئێستا حکوومەتی پێشوونی ئەگەر گومانێکە بوو بێ پێویستە و گومانە ئێستا ئاراستەکەی بگۆڕێ بەڕاستی باشە سپاس دەکەم حەزەکەم چەند کۆمنتێ بخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دانا جعفەر دەڵێت گەر هەموو نەوت و سامانی ئەم وڵاتە بفرۆشن لە قەوزدا نووسیوەتی بەشی دز و گەندەڵ و بندیوارەکان ناکات هەردیسانەوە دانا جعفەر نووسیوەتی ڕەنگە ئەم جارە موچە باش ببێت تانێژ نووسیوەتی زەمانەت چییە لە فرۆشتنی ئەو نەوتە بەسەر بەخۆ سەرۆکی حکوومەت ڕێکەوتنامێکی 50 ساڵی لەگەڵ تورکیا ئیمزا کرد بۆ ناردنی پارە بۆ کوردستان بۆ تاکو ئێستا ئەو پارەیە نەهاتووە بەڵام پێما بێ ئەو ڕێکەوتنە لەپای ئاڵوگۆڕی نەوتە هەناردەکردنی نەوتە لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەروەها یەکێکی دیکە لە کۆمنتەکان سەلاح غەفور دەڵێ بڕواناکەم بەم نەوت فرۆشتنە قەیران چارەسەر بکەن چونکە هەر لە سەرەتاوە ئەووا دەڵێ بە گەندەڵی ئەم بابەتە هێنراوە فەرمانزراریش دەڵێ ئینشاڵڵا ڕۆژێک دێت هەمومان بە نەوت خۆمان دەژێنین لە هەرێمی کوردستاندا دیسانەوە باوکی نالیش دەڵێ نەوت فرۆشتن بە شێوەیەکی فەرمی یان دزین بەبێ لێپرسینەوەیە نەک دابینکردنی موچە بۆ هاوڵاتیان کاک فەیسەڵ دەمەوێت بە کورتی سەرنجی تۆ بزانم هەم لەسەر ئەو کۆمنتانەی هاوڵاتیان و لە شوێنێکیشدا دکتۆر ئاراز ئاماژەی بۆ کرد کە حکوومەت بۆ بڕیارێکی لەم جۆرە پێویستی بە دەعمێکی جەماوەریش هەیە ڕای تۆ پێم وابێت جەماوەر ینی ئێستا بێدەنگبوونی جەماوەر خەڵک لەم وەزعە ناخۆشی کە تایەتی کە موچە 3-4 مانگەلی بڕاوە ینی ئەو وەزعە ناخۆشی کە تایەتی پێم وابێ من باشترین دامی حکوومەتە ئەگەر تۆ بە جوێرێکی بخوێنەوە قورسا ئەگەر داوەشتی دیکە لێ بکەیت ینی تۆ جەماوەر ئێستا تۆ ینی مەسەلەن ینی جەماوەر بێتە سەر جادە بڵێ دەعمتەکەین یا جەماوەر هەر بێدەنگیەوە کە ئێستا خۆ جەماوەر من بێدەنگە ڕەنگە تۆ واز لە تۆڕی فەیسبوک بێنە ئەندێ خەڵک لەنێ انفعالاتی خۆیەتی لە ماڵەوە دانیشە زۆر بێتاقەتە کارەبای ئەبڕێ لە پڕ کۆمنتێکە نووسێ جنێوەکەدا و مۆزوعێکی ترە بەڵام بە عموم شەقام ینی کەس خۆپیشاندانێکی بەرامبەر بە حکومەت نەکردو لەم وەزعەیەکی بۆ خۆی هاوکاریە بۆ حکومەت بۆ خۆی داعمێکە بەڵام مێنێتەوە حکومەت خۆی ینی پرسیارەکە ئەمەیە لە دوای 2014 و 2015 حکومەت میکانیزمەکانی تەعاملکردنی خۆی لە ئیدارەدانی وڵاتە گۆڕیوە پرسیارەکە ئەمەیە میکانیزمەکان گۆڕاوە ئالێتەکانی گۆڕیوە تەعاملکردنی گۆڕیوە ینی مەسەلەن لەو فترەیە چۆن هاتووە ئیشەکانی بەڕێ لەبەر وەزین چۆنە ینی خەڵک تۆ سەیری خەڵکەکەی خەڵک لەسەر جادە یعنی ئەوەیە هەموو خەڵک حکوومەتێک دەنگی بۆ حکوومەتەدا حکوومەتێکی کەفراوانە هەموو پێما خۆش بوو حکوومەتێکی کەفراوان بێ حکوومەتە بەقەدەر ئەوەی لە خزمەتی خەڵکا بێ کێشەکانی خەڵک چارەسەر بکە لانی کەم لە ڕووی ئیداریەوە مشاکلەکان حەلکە بەڵام ئەبینی ڕۆژ بە ڕۆژ کێشەکان کێشەکان ئەڵۆسرە بێ یعنی خۆ واقعی بینێ خۆ من ئەومریە من بڵێم یانیڵێم ئەوە هەموو کەس ئەیزانێ هەموو کەس ئەیزانێ مەسەلانی کەم 4 مانگە مەعاش دوا کەوتووە فەیسەڵ بە یەک دێڕ بێکاگەر من مەبەسمەوە نەبوو جەماعیر بێت و چەپڵە بۆ حکوومەت لێدا مەبەسم ئەوە بوو ئەو بەڕێزانەی کە جاران خەڵکیان هانەدا لە بەرکی سەرا ئیسا جەمسەرە سەرچەکانیان بەدەسەوەیە نوێنەری خەڵکن بەڵێ نوێنەری خەڵکن ئەوانە ینی ئەوانە طبعاً پەرلەمانیان بەدەسە وەزارەتی داراییان بەدەسە ئیسیسماریان بەدەسە لیژنەی نەوت و غازیان بەدەسە ئەمانە نوێنەری خەڵکن بەڕاستی ئەگەر شتێک ببینن مەفروض ئەوان قسە بکەن یعنی مەبەسمەوە یعنی تۆ مەجالێ مەبەسمەوە نییە بێتە دەرەوە لە شەرام و چەپڵە بۆ دکتۆر زاهیر دەرفەتت هەیە بە دێڕێک یان بە چەند دێڕێک دوا قسەی خۆت بکەی سوپاس دەکەم ببوورە ئەگەر بژوا دەنگەکەت وەڵا بەداخەوە من نەمتوانی قسە بکەم نازانم هەر من داوای لێ جێویستی ئێوەش نەدەبووم بەڵام هیوادارم نەوت لە مەودوا ببێتە سەبەبێکی خۆشگوزەرانی و ئیدارەیەکی باشی بۆ بکرێت لە هەرێمی کوردستان تاوەکو چیتر خەڵکی هەرێمی کوردستان بێ بودجە و بێ موچە و بێ پرۆژە و بێ خزمەتگوزاری نەمینێتەوە و تەمەنا دەکەین لە مەودوا بەم جۆرە بێ و زۆر سپاس
زۆر سوپاس بۆ دکتۆر زایر مەجید مامۆستای زانکۆ، هەروەها سوپاس بۆ دکتۆر ئاراس دارتاش ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروەها سوپاس بۆ فەیسەڵ عەلی سەرۆکی منتەدای یابووری کوردستان. سوپاسانەکەم کە میوانی تاوتوێ بوون. ئازانێ نارتی سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیاری ئەوژە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. تا بەرنامێکی دیکە شاد بن.